ئەم کاتەوە کاتێکتان باش سڵای خی گەورەتان لەبێت. نەشتەرگەری ئەمڕۆمان نەشتەرگەری ناوزۆری منداڵدانە بۆ چارەخوازێکمان. چارەخوازەکەمان بە شێوەیەکی زیگماگی پەردەیەک هەیە لە بینی منداڵدانی کە ئەم پەردەیە بۆتە هۆی ئەوەی کە منداڵدان کات بە دوو بەشەوە و بێتە هۆی لە بارچوون بووی. واتە ئەم چارەخوازە لە ماوەی 2 ساڵە 3 جار دووگیان بووە، بەڵام بەهۆی بوونی ئەو پەردەیەوە کە نەیهێشتووە دووگیانەکەی بگاتە تەمەنێکی زیاتر لە 2 مانگی یان لە 3 مانگی بۆتە هۆی لە بارچوون. ئێمە لەم نەشتەرگەریەدا وەکو پشکنینێکی بۆی ئەەکەین ناوزۆرەکە، هەروەها هەڵستین بە ئەنجامگەیاندنی چارەسەریش بووی کە لابردنی پەردەکەیە. لابردنی پەردەکەیە بە هیوای ئەوەی ئینشاءالله ئیستفادەی لێ بکات لە داهاتوودا. بەخۆی ناوزۆری منداڵدان ئێمە کە ئەم نەشتەرگەریە بە ئەنجام ئەگەێنین، یەکێکە لەو نەشتەرگەیانەی کە لە هەمان ڕۆژان نەخۆشەکە ئەتوانێت نەخۆشخانە بەجێ بێڵێت، واتە چەند کاتژمێرێک پاش نەشتەرگەری ئەمێنێتەوە لە نەخۆشخانە و ئەنجامدانی نەشتەرگەریەکەش ماوەی چارەکێک بۆ 20 دقەی پێ ئەچێت. و ئێمە وەکو پشکنین بەکاری ئەهێنین بۆ منداڵدان، هەروەها بەکاری هێنین بۆ لابردنی گۆشتێکی زیادە لە ناو منداڵدان، لابردنی گرەی لە ناوپۆشی منداڵدان، هەروەها بۆ لابردنی پەردە لە بینی منداڵدان. سپاستان دەکەم. نەشتەرگەری ئەمڕۆمان لابردنی پەردەیەکە لە ناوپۆشی منداڵدان. ئەم چارەخوازەمان پەردەیەکی هەیە کە بۆتە هۆی ئەوەی کە ناوپۆشی منداڵدان کات بە دوو پارچەوە و ئەم پەردەیە بۆتە هۆی ئەوەی کە بێتە هۆی لە بارچوون بۆ چارەخوازەکەمان کە لە ماوەی 2 ساڵی هاوسەرگیریەکەی 3 جار دووگیان بووە. دووگیانەکانی هیچیان نەگەیشتۆتە 9 مانگی کۆتایی، لە مانگی یەکەم دووەم یان سێم بۆتە هۆی لە بارچوون بۆی. بۆیە بە لابردنی ئەم پەردەیە ئەبێتە هۆی چارەسەر بۆ چارەخوازەکەمان ئینشاءالله و بۆتە هۆی ئەوەی کە دووگیانەکانی ئینشاءالله هەتا 9 مانگی بڕوات بەسەرکەوتووی. شانی باسە ئەم نەشتەرگەریە لە ڕێگەی هەناوبینی منداڵدانەوە ئەنجام ئەدرێت بەبێ بوونی هیچ برین و تەقەڵێک، و چارەخوازەکە ئەتوانێت لە هەمان ڕۆژی نەشتەرگەری پاش بۆ 2 بۆ 3 کاتژمێر بگەڕێتەوە ماڵەوە بە سەلامەتی. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.